بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلوات الله وسلامه وبركاته على المبعوث رحمة للعالمين حبيبنا وشفيعنا محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. پاش بخير هناني گرمي همو لایک سپاس و ستایش بۆ خوای پەروەردگار لە لطف و کەڕەمی بێسنووری خوا بە زیاد بێت کە بە هەوڵ و هیمەتی هەموو لایەک توانیمان کە کەناڵی ئاسمانی پەیام بنیاد بنین و بیخەینە سەر سکە و ڕەوڕەوەی خۆی. لێرەدا من بە پێویستی ێزانم کە زۆر سوپاسی هەموو ئەوانە بکەم لە ئەندامان و لایەنگران و دۆستانی کۆمەڵی ئیسلامی کە زۆر ماندوو بوون، بەتایبەت بەڕێوەبەر و ستافی بەڕێوەبردننی کەناڵەکە، هەروەها هەموو ئەو دۆست و دڵسۆزانەی کە هاوکاریان کردوین، هاوکاری مادی، هاوکاری معنەوی، و بەتایبەت هەردوو بەڕێزان جەنابی سەرۆکۆمار مام جەلال و جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێم کاگنی سیروان کە هاوکاریان کردینەوە سەرجەم دام و دەستگا حکوومیەکان کە کار ئاسانیان بۆ کردوین، دەستخۆشیان لێ دەکەین و زۆر سپاسیان دەکەین. بەڕێزان، بەتەئکید وەڕێخستنی کەناڵێکی دیکەی ڕاگەیاندن لە کوردستاندا، لە هەرێمی کوردستاندا کە دەنگ و ڕەنگەکەی بگاتە هەموو کوردێک لە هەر شوێنێکی دنیادا بێت، دەستکەوتە بۆ هەموو لایەک. ئێمەی میلەتی موسڵمانی کورد کوشتەی ئەوە بووین کە زۆر جار دەنجی مەزڵومیەتمان، دەنجی ڕەوای کێشەی نەتەوەیمان، دەنجی ڕەوای کێشەکانمان نەگەیشتۆتە خەڵک. ئێمە زۆر مەڵاو و مسیبەتی گەورەمان بەسەر هاتوون کە لە ئەنجامی ئەوەدا دەنگمان نەگەیشتۆتە خەڵک، دیزە بە دەرخۆنە لە کێشە و لە بەڵاو گرفتاریەکان کراوە کە بەسەرمان هاتوون، و زۆر جار هەرچەند هەوڵ دەدەین بە خەڵکی بسەلمێنین کە ئێمە میلەتێکی مەزڵومین، فلان زوڵمەمان لێکرا، فلان ستەمەمان لێکرا، زۆر جار لێشمان ناسەلمێنن. بێگومان لەم ڕۆی پێشکەوتنی تەکنۆلۆژیادا بەتایبەت لە بواری ڕاگەیاندن، ئێمەش وەکو میلەتی موسڵمانی هەرێمی کوردستان دیارە پشکێکی باشمان هەبووە لەوەدا کە توانیومانە ڕاگەاندنی خۆمان بەرەو پێشەوە بەرین. ئەم کەناڵە من حەز دەکەم هەموو لایەک لەوە دڵنیا بن کە بەڵێ کەناڵی لایەنێکی ئیسلامیە، بەڵام لایەنێکی ئیسلامیە کە لە خزمەت خەڵک و وڵاتی خۆیدایە، لایەنێکی ئیسلامیە کە ئیسلام پێی دەڵێ دڵسۆزی بۆ خەڵک، خزمەتکردنی خەڵک، خزمەتکردنی وڵاتت بەشێکە لە دینداری و موسڵمانەتیت، بەشێکە لەو تاعەت و بەندایەتی کە بۆ خوا ئەنجامی دەدەیت. خوا سبحانه وتعالى لە ئاەتی پێش کۆتایی سوورەتی حەجدا دەفەرمێت: يا أيها الذين آمنوا اعبدوا ربكم يا أيها الذين آمنوا أقيموا الصلاة يا أيها الذين آمنوا اركعوا واسجدوا واعبدوا ربكم وافعلوا الخير لعلكم تفلحون. أي أواني برواتان هناوا ركوع برن، سجدة ببن، بنداتي بو خواب كن، شاكب كن، بو أوي سرفراز بن. خواپەرستی و خەڵک دۆستی دوو ڕوویەک حەقیقەتن. ئەگەر خواپەرست بی دەبێ خەڵک دۆست بی، ئەگەر خواپەرست بی دەبێ لەگەڵ خەڵک باش بی، بۆ خەڵک دڵسۆز بی، بۆ خەڵک بەبەزەیی بی، لەگەڵ خەڵک دادگەر بی. چی لە دەستت دێ لە چاکە
کەم تەرخەمی نەکەوی بۆیان ئەنجام دەی. پێغەمبەری ئێمە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ خوا نازناوی ڕەحمەتەن للعالەمینی پێداوە وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین. تۆمان نەناردوو مەگەر بەزەیبی بۆ تێکڕای جیهانیان. پێغەمبەری ئێمە تەنیا ڕەحمەتی خوا و بەزەی خوا نەبوو بۆ ئومەتەکەی بۆ موسڵمانان بەڵکو بۆ هەموو جیهانیان بۆ هەموو بەشەر. لە دوای هاتنی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وسەلام تاموبوونی ژیان گۆڕا. زۆر قیەم و بەهای بەرز کە فەوتابوون لە بین چووبوون لەسەر دەستی پێغەمبەری کۆتایی خاتەمی پێغەمبەران عەلەیهی سەڵات وسەلام زیندوو کرانەوە. زۆر بەهای بەرز کە ئێستا بە شەریەت شانازیان پێوە دەکا وەکو ئازادی بیرروڕا، مافی مرۆڤ، دادگەری، یەکسانی لەسەر دەستی پێغەمبەری کۆتایی بوژێنرانەوە. ئێمەش وەکو شوێن کەوتوانی ئەو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام چ لە هەرێمی کوردستان دابین چ لە هەر شوێنێکی دنیا دابین شوێن کەوتوانی محەممەد الموستەفا بێجگە لە دڵسۆزی و خێرخوازی و چاکەکاری بۆ خەڵک شتێکی دیکەیان پێ نییە. بە پێویستی دەزانم ئاماژەش بۆ بدەم کە کەناڵی ئاسمانی پەیام و هەر کەناڵێکی دیکەی ئیسلامی پێم وایە دەبێ چەند حەقیقەتێک بکاتە هێڵی گشتی کاری خۆی. یەکەم پابەندی لەگەڵ نوێبوونەوە، پابەندی بە شەریعەتەوە و تازەگەری و نوێبوونەوە لە میکانیزم و شێوازەکانی کاردا. ئێمە بەبێ پابەندی بە شەریعەتەوە مانایەک بۆ موسڵمانەتیمان نامێنێتەوە، بەڵام بەبێ ئیجتیهادی تازە و داهێنانی تازە و بەکارهێنانی شێوازی تازەش لە ژین بەجێ دەمێنین. ئەم ئاین و بەرنامەی خوای پەروەردگار لە سەردەمی پێغەمبەری پێشەواماندا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ بە تازەترین و نوێترین شێوازی سەردەمی خۆی خزمەتی کراوە لە هەموو بوارەکاندا. ئێمە ئیسلام بە حەقی ڕەها و مطلق دەزانین، بەڵام دەبێت بە شێوەیەکی حەقیش بیگەێنین. خوا سبحانه وتعالى دەفەرمێ وبالحق أنزلناه وبالحق نزل. قورئانمان بە شێوەیەکی حەق ناردۆتە خوار، شێوەی هاتنە خوارەکەی حەقە و خۆشی حەقە. ئەوەندە بەس نییە کە ئینسان حەقی پێبێ بەڵکو دێ بە شێوەیەکی حەقیش بیگەێنێ. بەڕاستی پابەندی بە شەریعەتەوە لە چوارچێوەی فراوانی شەریعەتدا لە سەرۆی مەزهەب و ئیجتیهاد و بیر و بۆچوونی زانایانەوە لەگەڵ ڕێز و حورمەتمان بۆ هەموو زانایان، بەڵام بە تاکید زانایان و پێشەوایانمان بۆ سەردەمی خۆیان تەماشای قورئان و سونەتیان کردووە. ئێمەش دەبێ بە بەهرە وەرگرتن لە کەلەپور و بەرهەم و ئیجتیهادی زانایان لە سەردەمی خۆماندا دووبارە تەماشای قورئان و سونەت و تەماشای شەریعەت بکەینەوە. شەریعەت لە دەقەکانی قورئان و سونەتدا بەرجەستەیە. دەقەکانی قورئان و سونەت واتە وەحی خوا سبحانه وتعالى، ئەوە بە کەڵکی هەموو کات و شوێنێک دێن. بەڵام بۆچوونی زانایەک، بۆچوونی سەرمەزهبێک پێشەوایەک کە لە قورئان و سونەت هەڵی هێنجاوە بە تێگەیشتنی ئەو دادەندرێ دەربارەی دین نەک بە خودی دین. بۆی عەجایب نییە کە پێویست بەوە کات چای پێدا بجێڕدرێتەوە یاخود بگۆڕدرێت بە ئیجتیهادێکی دیکە بە بۆچوون و تەفسیرێکی دیکە. ئەوەش کە دین لە ژین بەجێ نامێنێت، دینی حەق کە ئیسلامە لە ژینی ئینسان بەجێ نامێنێ، ئەوەیە کە بۆشتە نەگۆڕەکان نوختەی خستۆتە سەرپیت. مەسەلەکانی ئیمان و عەقیدە، جیهانبینی، عیبادەت، باری کەسێتی، مەسەلەی ئەخلاق و ڕەوشت، قورئان و سونەت نوختەیان خستۆتە سەرپیت، چونکە ئەو لایەنانە نەگۆڕن لە ژیانی ئینساندا. بەڵام بۆ شتانەی کە دەگۆڕێن گۆڕانیان بەسەردا دێت، وەکو بوارەکانی سیاسی، حکم و سیاست، لایەنی ئابووری، کۆمەڵایەتی، پەیوەندی نێوان دەوڵەتان، ئەوانە ئیسلام بەوەندە ئیکتیفای کردووە کە هێڵی گشتی دابنێت، چوارچێوەیەکی فراوان دابنێ، بەڵام بۆشایەکی زۆری بەجێهێشتووە بۆ کە ئینسان بە عەقڵی خۆی بە ئەزموونی خۆی ئەو بۆشاییانە پڕ کاتەوە لەبەر ڕۆشنایی ئەو دەقەکەمانەی کە چوارچێوەی فراوانیان دیاری کردووە. خاڵێکی دی ئەوەیە کە لایەنێکی ئیسلامی ڕاگەیاندنەکەی دەبێت داکۆکی بکات
لەسەر سەماحەت لەسەر لێکبوردەیی لەسەر تەبایی لەسەر یەکدەر تەحەمولکردن میلەتانی پێشکەوتوو ئەو میلەتانن کە پێک هاتە جۆرا و جۆرەکانی بەیەکەوە دەتوانن لێک حاڵی بن گوێ بۆ یەک دەگرن دەستبار بۆ یەکتر دەگرن بە پێچەوانە و میلەتانی دواکەوتوو میلەتانن کە پێک هاتە جۆرا و جۆرەکانی لێک تێناگەن یاخود یەکتر قبوڵ ناکەن ئێمە وەکو ئیسلامی ئیسلام فێری کردوین پێغەمبەران سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێت لە پێش پێغەمبەری کۆتایشدا هەمویان قسەیان ئەوە بۆ لەگەڵ میلەتی خۆیان کە وەرن با لێک تێبگەین ئەوە پەیامی خۆیە بۆمان هێناوە لێمان وەربگرن لێمان تێبگەن تەماشا بکەن شوعەیب سەڵات و سەلامی خۆی لەسەر بێ چ بەگەلەکەی دەڵێت بەگەلی مەدیەن وإن كان طائفة منكم آمنوا بالذي أرسلت به وطائفة لم يؤمنوا فاصبروا حتى يحكم الله بيننا وهو خير الحاكمين ده فرمي أجر كومالك لإيوة بروان هنا بو بياميك هنا وما بو برنامج كومالشيش بروان بينا هنا صبر بقرن واتا يكتر تحملك هتا أخوة حكم دكا واتا دنيا ما كان ميداني اللي يكتر در كردن بلكو بي كان ميداني يكتر تحمل كردنو بيكو مدار كردنو و لەسەر ئەو خاڵانەی کە بەیەکەوە هاوبەشن پێکەوە هاوکاری بکەن لە خاڵە جیاوازەکانی جا یەکتر تەحەمولکەن خاڵێکی دی ئەوەیە کە ئێمە پێویستە هەمیشە بگەڕێین بۆ خاڵە هاوبەشەکانمان وەکو من لە کتێبی تەوژمی ئیسلامی و خاڵە هاوبەش و جیاوازیەکانیدا باسم کردووە ئێمە وەکو خەڵکی هەرێمی کوردستان و وەکو خەڵکی کورد لە هەر شوێنێکی ئەم دنیای هەین کۆمەڵێک شت هەیە کۆمەڵی خاڵی هاوبەش هەیە کە ئەگەر هەتا دەیان ساڵی کە بێکەوە هاوکاریان لەسەر بکەین ئێستا جوهد و وزە و توانای هەمومانی دەوێت و تەواویش نابن ئاوەدانکردنەوەی کوردستان خۆپەروەردەکردنەوەی خۆمان لە ڕوەکانی فیکری عەقیدەی ئەخلاقی کۆمەڵایەتی سیاسی ئیداری پاشان شەسپاندنی مافڕەواکانمان کە هەندێکیان دەستەبەر کراون بە نیوە ناشڵی و زۆریشیان ماون و ئەوە کە خۆمان مەظلومیەتی خۆمان حەق و مافەکانمان وەکو شەریعەت بۆی بڕیارداوین بە خەڵکی بناسیێنین و ئەوە کە لەنێ خۆماندا ببینە خاوەنی دامەزراوەکان ببینە خاوەنی موئەسسەسات ئەوانە هەمووی خاڵی هاوبەشن پێویستی بە هەمومان هەیە خاڵێکی دی ئەوەیە کە ڕاستی و دڵسۆزی ڕاستبوون و دڵسۆزبوون دوو خاڵی زۆر گرنگن لە هەر ڕاگەیاندنێکدا کە بێوێ بە ڕاگەیاندنێکی ئیسلامی لە قەڵم بدرێت ئەسڵی ئیمان بریتێ لە خوا بەڕاستزانین لەگەڵ خوادا ڕاست بوون بۆیە شتی درۆ و خلاف پێچەوانەی ئەسڵ ئیمان و عەقیدەیە لە پێغەمبەر پرسراوە عەلەیهی سەڵات وسەلام ئایا دەگونجێ مسڵمان فڵان گوناحە بکا فڵان گوناحە بکا لەسەر فڵان گوناحە بەردەوام بێ گوتوێتی بەڵێ بەڵام دەربارەی درۆ فەرموویەتی ناگونجێ مسڵمان لەسەر درۆ بەردەوام بێت چکە درۆ پێچەوانەی تەصدیق و ئیمانە دڵسۆزیش تەماشای هەموو پێغەمبەران کەین عەلەیهیمو سەڵات وسەلام ئەوەیان تەکید کردوتەوە بۆ خەڵک وە بەرجەستەشیان کردووە لە ژیانی خۆیاندا ئینی لەکم ناصح ئەمین ناصح واتە دڵسۆز واتە من هیچ ئیشم پێتانی ئیشی خۆم ئیشی خۆتانم پێتانە دەمەوێت بەختەوەر بن چونکە ئەرک و وەزیفەی ئینسانی مسڵمانەکە ئەو ئیمان و عەقیدەی خۆی پێی بەختەوەر بووە خەڵکیشی لێ بەهرەمەندکە خاڵێکی دی ئەوەیە کە ئێمە جیاوازیەکانی یەکتر قبوڵکەین هەر کەسێک بێوێت خەڵک میلەت کۆمەلگا ببێتە یەک کۆڕس هەموو یەک قسە بکە ئەوە بەڕاستی بیرکردنەوەیکی هەڵەیە خوا دەفەرمێ ولا يزالون مختلفين إلا من رحم ربك ولذلك خلقهم خەڵک هەر جیاواز دەبن ڕەنجیان جیایە دەنجیان جیایە سروشتیان جیایە چ لەسەر ئاسی تاکەکان چ لەسەر ئاسی میلەتان ئێمە ناتوانین جیاوازیەکان لە بین بەرین مەگەر خەڵک بپڕیشێنینەوە
بەڕاستی خۆڕاهێنان لەسەر ئەوە کە یەکترمان بە جیاوازیەکان و قوبڵ بێ زۆر گرنگە. هەندێک کەس ڕەنگە ئەو گومانە بە خەڵکی ئیسلامی بەرێت کە جا تۆ بڵێی ئیسلامیەکان خەڵکێکی ئیسلامی قبول کە خەڵکێکی دیکە لە ڕووی فیکریە و لە ڕووی عەقیدە لەگەڵی نەیارە لەگەڵی بژێت بەیەکەوە بن و هاوکاری لەگەڵ بکە پێشەوەی ئێمە بە نەزەری جا بدەین و دەڵێن تەماشای دەوڵەتی ئیسلامی بکەن. دەوڵەتی ئیسلامی یەکەم کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دای مەزراند دەوڵەتێکی متعدد بوو. مسلمانان پێکهێنەرێکی بوون، جوولەکەکان بوون، هەندێک لە موشریکەکان بوون، منافق بوون کە کافریش بوون، بەڵام خۆیان بە مسلمان پێشان دەدا. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام تەحەمولی دەکردن. واتە دەوڵەتی ئیسلامی یەکەم کە لە سەردەستی پێغەمبەر بنیاتنرا و دەوڵەتێکی متعدد بووە، دەوڵەتێکی جۆرا و جۆر بووە، چەند پێکهاتەیەک بووە. بەڵام پێویستەوە پێکهاتانە دەستوورێک هەبێت، چەند بنەمایەک هەبێ، هەمویان لەسەری پێک بێن وەکو خاڵی هاوبەش و وەکو گوتم جیاوازیەکان یەکتریش قبولکەن و تەحەمولکەن. لە کۆتاییدا دەڵێم ئێمە وەکو خەڵکی مسلمان لە هەرێمی کوردستاندا و لە دەرەوەی هەرێمی کوردستانیش لە کەسمان شێراوە نییە کۆمەڵێک هەڕەشە و تەحەدیاتمان لەسەرن، کۆمەڵێک گرفت و قەیرانی نێوخۆ و دەرەکیمان هەن. ئایا بێجگە لە تەبایی، بێجگە لە دەستبار بۆ یەکترگرتن، بێجگە لە پشگیری یەکترکردن، بێجگە لە کارکردن لەسەر خاڵە هاوبەشەکان و تەحەمولکردنی جیاوازەکان یەکدی بەدیلمان چییە؟ عرب دەڵێن السعید من اتعظ بغیره، بەختەوەر کەسێک کە پند لە غەیری خۆی وەربگری. ئێمە هەر پندە خۆشمان وەربگرین دەبێ بێجگە لە تەبایی، بێجگە لە ڕێز لە یەکترگرتن، بێجگە لە پێکەوە هاوکاری کردن بیر لە هیچ شتێکی نەکەینەوە. بۆ ئێمە لێرەوە بەڕاستی وەکو داوایەکی برایانە دڵسۆزانە ڕای دەگەێنم کە هەموو ئەوانەی کە لە کەناڵی پەیامی ئاسمانیدا کار دەکەن بە هەر شێوە لە شێوەکان بەشداری دەکەن ئەو خاڵانە لە بەرچاو بگرن کە ئێمە دەمانەیە بەڕاستی هەوێنێک بین، هەوێنی تەبایی و برایەتی و دۆستایەتی و قوڵکردنەوەی پێکەوە هاوکاریکردن و ئەو چاوەڕوانێشمان هەیە لە کەناڵەکانی دی لە دام و دەستگا ڕاگەیاندنەکان کە بەو شێوەیە بەو ڕوحیەتە هەمووان بەیەکەوە هاوکار بین و شاکەیەک لە هەر کەسێکەوە بێ پشگیری بین، هەڵەوکەم و کوڕێکیش لە هەر لایەکەوە بێ هەوڵدەین چارەسەری کەی نەیهێڵین. میلەتان بەوە بەرەو پێشەوە دەچن کە لەسەر ئەو شتانە کە سوودی هەیە بۆ هەموو لایەکیان کۆک بن، تەبا بن، پشگیری یەکتر بن و هەر شتێک کە زیانی هەیە بۆ هەموو لایەکیان لای بەرن. لە کۆتاییدا ئەوەش دەڵێن کە شەریعەتی خوای پەروەردگار هەرچی خێر و سوودی بە شەری تێدایە بۆ دنیا و دوا ڕۆژ بە تاکید گرتوێتە نێو خۆی، دەمێنێتەوە ئێمە تا چڕات دەیەک بە عەقڵێکی کراوەوە وەکو خۆی لە شەریعەت تێدەگەین، هەزمی دەکەین و پاشیان لە ژیانی تاکی و خێزانی کۆمەڵایەتیماندا پراکتیزەی دەکەین. خوا بە لوتف و کەڕەمی خۆی یارمەتی هەموو لایەکماندات کە بەو شێوەیە لە میلەتێکی مسلمان دەوەشێتەوە، بەو شێوەیە ڕەفتارکەین، بەو شێوە بژێین وی هەم دنیامان هەم دوا ڕۆژمان بەختەوەری و سەرفرازی بێت. دووبارە سوپاس بۆ هەموو لایەک. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين.